ئەو بڕیارە خۆشبەختانە بڕیاری ژمارە هەفتاویەک لە 15 حوتی 2020 دەرچوو بە پێی یاسای ڕێخستنی مافی دەستکاریکردنی زەوی زاری کشت و کاڵ ژمارەیەکی ساڵی 2008 هەر زەویەک کە بە گرێبەست یان بە بڕیاری دابشکردن درابێ بە جوتیاران بەر ماستەرپلان و سنووری شارەوانەکان کەوتبێ قەرەبوو دەکرێنەوە بە ڕێژەی لە سەداسیەی ڕوبەری زەویەکانیان. ئەم پرۆسەیە لە 12/12/2018 بە بڕیارێک لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران وەستان. بۆیە ژمارەیەکی زۆر لە جوتیاران لە پارێزگاکانی هەرێمی کوردستان کە زەویەکانیان بەر ماستەرپلان کەوتبوو پرۆسەکە وەستا. بۆیە لەو کاتەوە تا ئێستا ئەم پرۆسەیە بە هەڵپەسێرایی ماوەتەوە. خۆشبەختانە بە هەوڵی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار ئەم کێشەیە برایە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لەبەرەوەی پەیوەست بوو بە توانم بڵێم هەزاران جوتیار لە هەرێمی کوردستان کە زەویەکانیان بەر سنووری شارەوانەکان کەوتبوو و مافی یاسایی خۆیان وەرنەگرتبوو. بۆیە پاش چەند دانیشتنێک لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بڕیاردرا کە ئەو پرۆسەیە دەست پێ بکاتەوە و هەموو ئەو جوتیارانەی کە مامەڵەکانیان پێش 12/12/2018 مامەڵەکانیان ڕێچکەی یاسایی خۆی وەرگرتووە و مافی قەرەبووکردنیان جێگیر کراوە لە مامەڵەکانیانە و لە ئێستا لە وەزارەتی شارەوانین قەرەبوو بکرێنەوە. بۆ مەبەستا لیژنەیەک پێک دێت لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان لە نوێنەری وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو و نوێنەری وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و وەزارەتی داد بۆ وردبینیکردنی هەموو ئەو مامەڵانەی کە پێشووتر ئاراستە کراون بۆ ئەوەی کە مافی شایستەی خۆیان وەربگرن و بڕیارەکە دەبێت پاش گەیشتنی ئەو بڕیارە بەلایەنە پەیوەندیدارەکان دەبێت لە ماوەی 120 ڕۆژی کاردا کارەکانیان تەواو بکەن.